أي حكمتي قمارتي درب على منبوبتي ما في خويك الرواية ما في خويك الرواية مشينا الاتكاية يزي وكر الشبايا من قلب وقال هواية يزي وكر الشبايا من قلب وقال هواية يزي وكر الشبايا داواکاری ئێمە بۆ لایەنە سیاسی و حکومەکان سەرەتا خۆپشاندان و گربنەوە ناڕازیانە نەڕێک خێرێکی هەیە و نەسەر پەرشتیارێک ئێمە کە هاتوین کەسانی بێلایەن و بەلایەنین و سەر بە هیچ حیزبولایەنێکی دیاریکراو نین خەمخۆری خۆ خوێندکارانین و دەرماڵەش کۆتا شتێک ئێمە داوای دەکەین لە حکومەت خاڵەکانیشمان داواکارەکانمان یەکەمیان دەرهێنانی هەشمونی حیزبیە لە زانکۆکاندا و گەڕانەوەی شکۆیە بۆ خوێندکاران چونکە بەڕاستی حیزبەکان ڕۆڵێکی بەرچاو دەبینن لە زانکۆکاندا و کەوای کردووە خوێندکاران ڕۆڵیان لاواز بکرێ و زانکۆکان ڕۆڵیان لەمێنە لە هەرێمی کوردستاندا. دوو لابرنی سیستەمی پارالێل چونکە خوێندکار بە هەوڵ و مادووبوونی خۆی دەرەجە دێنێت و هیچ پێویست پێوە کە سیستەمی پارالێل خۆ دەوەران دامەدرێت بۆ کە خوێندکار بێت بۆ زانکۆکانمان. سێم بینای پێویست نییە لە زانکۆی ڕاپەڕین کەمپی قەڵازیە بۆ خوێندی وانە پراکتیکەکان لە بەشی ئەندازیاری و کشتتوکاڵیەکان و تاقیکەی پێویستیشان نییە بۆ کارەکانیان. زیادکردنی وانەی عبور بۆ سیستەمەکانی خوێندن لە زانکۆدا چونکە هەندێک خوێندکارمان هەیە کە تەنها لەسەر پۆینتێک ساڵێک مەجبور دەبێت لە کۆلێژێکدا خو لە بەشێکدا بمێنێتەوە. زۆر خوێندکار لە بەرامبەر چەند پۆینتێک وەرناگرێت لە زانکۆکاندا ئەمەش زوڵم و ناحقیقی گەورەیە کە بەرامبەر خوێندکاران دەکرێت لە زانکۆکاندا. شەشەم زانکۆ ڕاپەڕین لە چاو زانکانی تردا کری خوێنی پارەڵەلی زۆر بەرزە و بە ئارەزوی خۆیان کری خوێندندانێت بەتایبەتی لە کۆلێژی ئەندازیاری کشتتوکاڵی کە لە هەندێک لە زانکۆکانی کوردستانە بە 950,000 دینارە بەڵام لە زانکۆ ئێمەدا 1,200,000 دینار دیاری کراوە. هەشتم نەبوونی مامۆستا و ستافی وانەبێژ هەوڵی خوێندن وەکو پێویست. ئەوەم داواکاری دەرماڵە بۆ خوێندکاران کە دەزانین و بارودۆخی ئەمڕۆی دەزانی بارودۆخی ئەمڕۆ خوێندکاران چۆنە و چییە. زۆر جا خوێندکار هەیە بارودۆخی خوێندە خراپە کە باسەم دەتوانێت لە خوێندەکەیدا بەردەوام بێت چ داخلی بێت یاخود ئەوانە کە هاتووزەکە ناشە. رمالي تنسيكا هاي بچه برا ما فيك رمالي تنسيكا هاي بچه برا ما فيك